الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. لقد جئناكم بالحق ولكن أكثركم للحق كارهون. أم أبرموا أمرا فإنا مبرمون. أم يحسبون أنا لا نسمع سرهم ونجواهم بلى ورسلنا لديهم يكتبون. قل إن كان للرحمن ولد فأنا أول العابدين. سبحان رب السماوات والأرض رب العرش عما يصفون. فذرهم يخوضوا ويلعبوا حتى يلاقوا يومهم الذي يوعدون. وهو الذي في السماء إله وفي الأرض إله وهو الحكيم العليم. وتبارك الذي له ملك السماوات والأرض وما بينهما وعنده علم الساعة وإليه ترجعون. صدق الله العظيم. بارك الله. جزاك الله.
سڵاوی خۆی گەورەتان لەبێت خۆشەویستان و ئازیزانی پرۆگرامی سیگەوهەر زۆر خۆشحاڵین لە شەوێکی نوێی مانگی ڕەمەزانی پیرۆزدا بە ئێوەی خۆشەویست شاد بووینەوە. خۆشەویستان ئەم شەویش بە یارمەتی هاوکارانمان لە ژووری کۆنتڕۆڵ و پشت کامێرا هۆکاری نۆستۆدیۆم کاک دانیال پرۆگرامی ئەم شەوتان پێشکەش دەکەین. هیوادارین جێی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێت و خی گەورەش لێمان ڕازی بێت و خی گەورە ڕۆژ و تاعاتی هەموو لایەکیشی قبوڵ کرد بێت. خۆشەویستان پێش ئەوەی کاک دانیال سڵاوی خۆی بکات با من سپاسی سپۆنسەرەکەم بکەم کە MK شۆپینگە کە ناونیشانیشان دەکەوێتە جادەی کاک ئەحمەدی شێخ سەر و مزگەوتی گەورە بازاری بەختیاری بەرامبەر بازاری ڕازاوە یەکەم دوکانی لەچکە. سڵاو لەبێ کاک دانیال. سڵاو و ڕەحمەتی خواتان لەبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویستمان لە هەر جێگەیەکەن دەخوازین کە تەندروست باش بن ئینشاءالله تاعەت و ڕۆژی هەموو لایەکتان قبوڵ بێت ئینشاءالله. لە سات و لە کاتە زۆر گرنگەکانی کۆتاییەکانی مانگی پیرۆزی ڕەمەزاندان لەم کۆتایانەدا گرنگە کە تاک بە تاکی موسڵمانان هەمومان ئینشاءالله ئەم شەوانە تێکرایان زیندوو بکەینەوە بە عیبادەت و بە پەرستش و بە خوێندنی قورئانی پیرۆز و ئەوەی توانامان بێت بتوانین لە نێو مزگەوتەکاندا ئەم شەوانە زیاتر زیندوو بکەینەوە و ئینشاءالله خوای گەورە تاواوی ئەو تاعەت و ڕۆژوانی کە ئەنجامی دەدەین خوای گەورە لێمان قبوڵ بکات ئینشاءالله. ئازان خۆشەویستانمان تەوەری ئەم شەومان گفتوگۆ دەبێت سەبارەت باوەی کە ئەم شەوانە چۆن کە ناوێکی گەورەیان هەیە قەدرن ئێمەش قەدر و ڕێزی ئەم شەوانە بزانین. هەرچەندە لە ئەم شەوانی کۆتاییدا تەنها شەوێکەیە کە خێری زیاتر لە 1000 مانگ و گرنگە کە زۆرێک لە هاوڵان زۆرێک لە زانایانی ئاینی ئیسلام تێکرای شەوەکانیان زیندوو کردوێتەوە بۆی کە ئینشاءالله بەر ئەو شەوە بکەن و پێغەمبەری عەزیزیشمان صلی الله علیه وسلم تێکرای شەوەکان عیبادەت و پەرستشی ئەنجامدا و دوورکەوتۆتەوە لە خێزانەکانی و هەموو شەوەکانی بە عیبادەت و بە پەرستش ئەنجام داوە کە ئەو نێدرایی خوای باڵادەستە و پێغەمبەری ئازیزمانە صلی الله علیه وسلم کە گرنگە ئێمەش شوێن ئەو بکەین و شوێن سونەتەکانی ئەو بکەین. گفتوگۆ دەکەین لەسەر ئەو بابەتە و زانین گرنگە چۆن کاتەکانمان لەم شەوانەدا بەسەربەرین عیبادەتەکان کامانن کە گرنگە لەم شەوانەدا ئەنجام بدەین. گفتوگۆ دەکەین لەوبارە لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا لێر حەمەکا کەبراوە لەگەڵیشیدا مامۆستا پێشەنگ سەرکەوت قورئان خوێنیشمان لەگەڵ دەبێت خوا بەخێر بێن. دەستیان خۆش بێ و سپاس بۆ ئێوەش. مامۆستا ئەم شەوانە کە گرنگن و تیایدا شەوێکی تێدایە شەوی قەدرە و خێری زیاتر لە 1000 مانگ تا چەند گرنگە تەواوی شەوەکان بە چاوی قەدرەوە سێریان بکەین. بەناوی خوای گەورە درود و سڵاوات لەسەر گیانی پاکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. سپاسی خوای گەورەکەین کە تەمەنی پێداین جارێکی تر بەم شەوە پیرۆزانە گەشتینەوە چونکە ئەوەش یەکێکە لە نیعمەتەکان کەسانێک هەبوون ئاواتیان ئەوە بووە کە بەم مانگە پیرۆزەی بە تایبەتی بەم دەشەوەی کۆتایی بکەن. ئەو ئاواتیان بردۆتە ژێر گڵەوە ئێمە ئەو نیعمەتەمان بەسەرەوە هەیە کە تایە ئەژین ئێستا. فرسەتە ئینسان بتوانێت ئەو نیعمەتانی ژیان کە خوای گەورە پێی ئەدایەتە پێشبووی بتوانێت چۆن بەسەری ئەبا و چۆن معاملی چۆن ئەتوانێت هەڵسوگۆتی لەگەڵا بکە. دیارە ئەم شەوانە کە پێی ئەو تێ شەوانی دەی کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆز هەر خۆی بۆ خۆی ناوێکی هەیە کە پێوتێ قەدر. جەنابەت باسێ کرد قەدر یعنی مفسرون يعني تقريبا چەند واتایەکی بۆ دائەنێن ئەڵێن بۆ خوای گەورە پێی وتراوە لەیلەة القەدر. طبعا قەدر بە واتایەکی عەظیم دێت واتە شەوێکی گەورە بە واتایەکی تێ بەوەی کە پێی ئەوترێ شەوێکی مشەڕەف یعنی پیرۆز هەر وایە لە ناو عەرەبیشا وا بەناوبانگە کاتێک ئەڵێن کەسێک ئەڵێن کەسێکی زۆر بەڕێزە پێڵێن زوو قەدرین یعنی خاوەنی شەرەف و کەسێکی ئاوەهایە. ناوێکی تری هەیە یعنی بۆچی پێیوتراوە قەدر لەبەر ئەوە پێیوتراوە قەدر لە تەقدیرەوە هاتووە لەوەی کە لەم شەوانەی قەدرا بە تایبەتی شەوی لەیلەة القەدر کە دیاری نەکراوە کەچی شەوێکە بەڵام حەدیسەکە فەرمی لە کۆتایی ئەم دەشەوە فەرمێ تەقدیری عمری ئینسان ئەکرێ لەم شەوە بۆیە پێیوتراوە لەیلەة القەدر یعنی تەقدیری تیا ئەکرێ لەوەی کە کێ چەندێک ئەژی کێ ژن ئەهێنێ کە شو ئەکا کێ ڕزقی ئەدا کێ موسیبەتێکی بەسەرادێت تەقدیری هەموو شتەکان لەم شەوە ئەکرێ بۆیە پێیوتراوە لەیلەة القەدر یعنی لەیلەة التەقدیری خەلائق. واتایەکی تریشی هەیە کە بۆیە پێیوتراوە لەیلەة القەدر یعنی لەیلەة الضەیق یعنی ئەوەندە مەلائیکەدا ئەبەزێتە خوارەوە لەم شەوە دنیا تەسک ئەبێتەوە وەکو چۆن بڵێن ئەم ژوورە جێ نابێتەوە ئیتر یعنی زەیق بووە ئیتر کاکە کەسێکی تی تێنێ نایگرێ یعنی بۆیە خوای گەورە پێیوتۆ لەیلەة القەدر یعنی لەیلەة الضەیق بأسباب نزول الملائکە
مەلایکە ئەو نەدا ئەبەزێتە خوارەوە لەو شەوە پیرۆزە ئیتر سەرزەوی و ئاسمان و سەرزەوی ضەیق ئەبێتەوە عین تەسکە هیچ کەسێک جێی مەلایکەتێکی تریتیانە بێتەوە کە مەلایکەکانی خوای گەورە ئەوەندە زۆرن کە تەواف ئەکەن کە 7,000 لە یەک شەوە تەواف ئەکا جارێکێتە هەتاوە ڕۆژی قیامەت ناتوان جارێکە تەواف بکەنەوە. ئەم واتایانە بەڕاستی خۆی بۆ خۆی هەر ئەوە دەرئەخا کە ئەم شەوە شەوێکی زۆر گرنگە خوای گەورە بە گرنگ پیشانی ئێمە یاوە تا چەندە ئێمە بە گرنگ ئەتوانین هەڵسوکەوت لەگەڵ ئەم شەوانە بکەین. ئەکەوێتەوە سەر ئەشخاصەکان بەڕاستی بۆیە ئەم بەرنامەشی لەسەر کراوە دەستان خۆش بێ یعنی باش وایە هەموو کاتێک مسلمان بیری یەکتری بهێنێتەوە کە فرسەت لە دەست نەدا. جا ماوەسا یعنی بەڕاستی سیرکەین ئەم ئومەتی پیاغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر جیاوازترەکە لە ئومەتەکانی تر ئەگەر نمونە بهێنین و سیر ئەەکەین زۆرینەی ئومەتەکانی پێش پیاغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەمەنیان درێژ بووە یعنی هەبووە بڵێن وەکو دیارە کە نوح 950 ساڵ بەس دەعوەی کرد و 1050 ساڵ ژیاوە بێتە خوارەوە هەبووە ئومەتی تری وا هەبووە 500 ساڵ ژیاون 300 ساڵ ژیاون بەڵام ئومەتی پیاغەمبەری خوا صلی الله علیه و سلم تقریبا خۆی حەدیثەکە ئەفەرمێ ئەعمار ئومەتی ما بین 60 و 70 سنة خۆی ئەفەرمێ تەمەنی ئومەتی من لە 60 بۆ 70 یعنی شاز هەیە تێ ئەپەڕێ 80 و 90 سەد بەڵام ئەمانە شتانێکی زۆر دەگمەنن یعنی لێرا قسەکەی من لەسەر ئەوەیە خودای گەورە ڕەحمێکی کردووە بەم ئومەتەی ئێمە شتانێکی تری پێبەخشیوین تەعویزی تەمەنی بۆ کردوینەتەوە یعنی تەمەنی ئێمەی بەرەکەدار کردووە کاتێکی کەمە بەڵام بەدەستهێنانی پاداشتێکی زۆر پێشەی بینە سەر لەیلەتوڵ قەدر بۆ نمونە هەر نوێژێک ئەگەر لە شاری مەکە بکرێ بە 100,000 نوێژ یعنی ئەمە بەرەکەتکردنی تەمەنی ئومەتی پێغەمبەری خۆی صلی الله علیه و سلم لە مەدینە بە 1000 نوێژە لە بەیت المەقدیس کە ئێستا ئەو شوێنە خوای گەورە ئازادی بکات و بیگەڕێتەوە بۆ دەستی ژێردەستی موسڵمانان و ئەو برایانەش هەمیان سەرکەوتوو بن برایان لە غەزە ئەو نوێژێک لە بەیت المەقدیس بە 500 نوێژە ئەگەر بینەوە بۆ مزگەوتەکانی سیر ئەەکەی نوێژێک لە مزگەوت بە جەماعەت بە 27 نوێژە یعنی ئەجر و پاداشتەکەی وایە بینەوە بۆ مۆزوعی خۆمان سیر ئەەکەین کە خوای گەورە جەلە جەلالوه تەمەنی ئومەتی پیاغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەمە بەڵام بەرەکەداری کردووە بەم ئیشانە لەیلەة القەدر ئەوە نەسی ئایەتە یعنی هیچ شتێکی تیانە تەویلی تیان ناکرێ بڵێ ئەگوجێ ئەم حەدیثە صحیحە یان ضعیفە خوا خۆی ئەفەرمێ لەیلەة القەدر خەیر من ألف شهر جا زانیان دەفەرمون نابێت تۆ بڵی بەقەدەر 1000 مانگە ئەوە هەڵەیە ئەبێ تۆ بڵی لە 1000 مانگ زیاترێکە چونکە خوا ئەفەرمێ خەیر من ألف شهر يعني نيوتو بقدر 1000 مانگە نيوتو بقدر 83 ساڵ و ئەوەندە مانگە بەڵکو ئەفەرمێ زۆر لەوە زیاترێکە بۆیە زانایان ئەفەرمون یەکێکە لەو شتانەی کە خوای گەورە پاداشتەکەی بەبێ حساب ئەداتەوە ئێمە هەمانە لە قورئانە خوا پاداش بەبێ حساب ئەدات وەکو سەبرگرتن إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب ئەفەرمون ئەمە جوایە بۆیە خوانەی فەرموو ئەوەندێ يعني تحديدی نەکردو ئەفەرمێ زۆر لەوە زیاترێکە ئەوەندە گەورەیە ئەم شەوە کە ئینسان ئەگەر تیا زیندوو تیا بەخەبەر بێ خوای گەورە زۆر زیاتر لە 1000 مانگ ئەجر و پاداشی بۆ نووسی ئەگەر بێمەوە سەر قسەی یەکەم جارم کە مرۆڤ مسلمان لەوە تێبگا خوای گەورە زۆر بە ڕەحمە بۆ عەبدەکانی خۆی یعنی هەر ئەوەی کە ئێوێ هەک بەمان پڕکا لە عیبادەت یعنی وامان لێ بکا بڵێ تۆ شتێکی کەم کە من زۆر زیاترت پێ ئەدەم وەکو ئەوەی کە شەوێکی لەم شەوە پیرۆزە کە وەکو جەنابی ئیشارەتی پێکرد کە حەق وایە مسلمانان بتوان دەشەوەکە بمێننەوە بۆی بەریەکێکیان بکەوێ خۆ ئەگەر من هەموو جارێک ئەڵێم ئەگەر ئینسان لە تەمەنیا یەک جار ئیعتیکاف کا زۆر گرنگە یعنی 70 ساڵ 80 ساڵ 60 ساڵ ئینسان ئەژی ناکرێ با یەک ساڵ یان یەک جار لە ساڵێکە لە هەموو تەمەنیا یەک ساڵ ئیعتیکاف بکە هەر دەشەوەکە ببێنێتەوە ئەمە بەبێ گومان و بەبێ دوودڵی ئەو شەوەی بەرکەوتووە بەس ئەگەر هەر بە ئاوا پچڕ بێ هەموو ساڵێک بێ تاکەکان بمێنێتەوە هەیە بەس 27 ئەمێنێتەوە نازانی جاری وایە خوای گەورە بە ڕەحمە یا بە وا ناکەین لە کەسانی کە ئیعتیکاف ناکەن یان نایان بێ ئومێدیان بکەین ئەمە بەتەئکید سونەتێکی فەرامۆشکراویش یعنی ئێستا وای لێ هاتۆ خەڵکی زۆر کەم ئەمەکە بەڵکو زوو ئەم ئیشە زۆر کراوە يعني بهر حال كبتواني مفهوم يك بدين ببينران ما بس عم بي أو بوليرا أم مسألة ليلة القدر بشيك للرحم إخوة بو أمتي محمد المصطفى صلى الله عليه وسلم يعني أما معاملات تجارتك اللي بيني مروف إخوة يعني وكو تشبيهنا بين مروف يك الدنيا بلي تور هر يقدق للام دا بنيشة من صد ولا رد بيدم يعني كابرا بيلي باشا من دقيق أو من هر حزكم دولة مندكم يعني خوای گەورەش تەشبیه نەبێ ئێوێ هەر حەز ئەکا ئێمە دەوڵەمەندکە چاکەکانمان زۆر بکا بەڕاستی ئینە
ناکرێ ئینسان شەوێک 4 ساعات 5 ساعات 6 ساعات بە خەبەرین دانیشتوین ذکرەکەین ڕاستە ذکرەکەین لە مزگەوتای ماوینەتەوە خوای گەورە خەیری زیاتر لە 1000 مانگ با بە ئێمە ئەمە هەر ئەوەیە خوا خۆی ئەفەرمێ من حەزەکەم لێتان خۆش بم من حەزەکەم لێتان خۆشم جا بەڕاستی ئینسان یعنی حەق وایە کاتێک نیعمەتێکی خوا ئەبینێ بیری لێ بکاتەوە لە بەرامبەریان سوپاسگوزاری بێ بەڕاستی من ئێستا لێرەوە ئەڵێم زۆر سوپاسی خوای گەورەین کە خوای گەورە بە ئومەتی محەممەد لە مستەفا حسابی کردوین و ئەم نیعمەتە جوانانی پێداوین تەمەن ڕاستمان تەمەنمان کەمە بەڵام لە ڕۆژی قیامەتە ئێمە لە پێشەوەی ئومەتەکانی ترین بەهۆی ئەو فەزڵە گەورانی کە خوا داویەتی بەسەر ئومەتی پێغەمبەری خۆسەسم من بێگومانم لەوەی کە خوای گەورە لەبەر خۆشەویستی پێغەمبەری خوای خۆسەم چونکە یەکێک بۆ لەو کەسانی کە لای خوای گەورە زۆر خۆشەویست بووە و ئەمیش ئەوی خوای گەورەی خۆشەویست چونکە چەندە هەزار لە دنیادا خوای گەورە پێی وتوە حەزەکەی لە دنیا بیا بیتەوە بۆ لای بن وتێتی حەزمەکەم بێمە بۆ لای تۆ یعنی ئەوە خۆی بۆ خۆی بۆیە خوای گەورە خۆی ئەفەرمی هەر کەسێک حەزی لە دیداری من بێمش حەزم لە دیداری ئەوە هەر کەسێک بە یەقین و بەڕاستی حەزی لە شەیدی بێت بە نسیبی ئەەکەم قسەکەمان لێرە لەسەر ئەوەی ڕەحمی خوای گەورەی ئەم شەوە بەشێکە لە نیعمەت بەشێکە لە خەڵاتی خوا داوێتی بە عەبدەکانی ئەکەوێتەوە سەر ئەوەی کێ وەری ئەگرێت زۆر باش مامۆستا دلێر گەوری ئەم شەوە شەوێکی گەورەیە لەوانەیە کەسانێک هەبن نەخۆش بوونیان تەمەنیان زۆر بێ نەتوانن هەر لە شەوەکە دابنیشن ئایا چ نیشانەیەکێ کە شەوی قەدری پیا بناسینەوە و یاخود ئەو شەوە گرنگانەوە پێی فەرمودەکان هەن کام شەوانن کە خەڵک بتوانێت تیا دابنیشێت ڕاستی مەسەلەی نیشانە خۆی حەدیثێکمان هەیە کە پێڵسە دەفەرمێ من بەیانێژی بەیانی هاتمە دەرەوە بێم بە سەحابەکان پێیان بڵێم کە شەوی لەیلەتوڵ قەدر کێ عنی ئەڵێ بیرم چوویەوە طبعا ئەم بیرچوونەوەشیە لە ڕەحمی خوای گەورەیە من زۆر متابعی ئەوم کرد بۆچی خوای گەورە عنی نەیویستووە کە ئەم شەوە وەها بێ هەر ئەوەیە خوا ئێوێ عەبدەکانی خۆی ڕۆحیان تێر بێت چونکە ئەگەر یەک کات بێت تۆ ناتوانانی لە ساڵێکا بە 2 ساعات 3 ساعات ڕۆحە تێرکەی بەس دەتوانین لە ماوەیەکی بەردەوامە ڕۆحە تێر بکەی تەنها حکمەتەکەی ئەوەیە کە ئەوە هیچ خوا ئێوێ ئێمە عیبادەتی زیاترمان دەستکەوێ بەڵام ئێوێ لە عیبادەتەکانە ئێمە ڕۆحمان تێرگی چونکە وەڵامی پرسیارەکەی جەناب دەمدا دەیە یعنی ئەوەی ئێستەی کە مرۆڤایەتی بەسەرا تێ ئەپەڕێ فراغی تێرکردنی ڕۆح یعنی ئینسان من زۆر جارە کابرا سەرێکی لە جلا بڵێن پۆشتە و پەرداخ لە ماڵە ئەی نەشر یعنی بڵێن ماڵی متەکەمیلە و کاملە ئەوەی کە پێی هۆکاری گواستنەوە بێ هەیە بەڵام سیر ئەەکەی لە ناخیا ڕۆحی تێر نییە ڕۆحی ئاسوودنی ئەم ڕۆح ئاسوودنە خوا ئەوێ بە عیبادەتەکان ئێمە ڕۆحمان ئاسوودە بکە ئەلا بذیکری لای تەطمئین القلوب نیشانەکان لە حەدیثا وەکو حەدیث کە بڵێ ئەو کاتەیە هەندێک زانایان ئەفەرمون هەندێک لە نیشانەکانی ئەوەی بەڵام نیشانەکەی کاتێک دەرئەکەوێت کە تەواو بۆ لەیلەتوڵ قەدر یعنی باسی بەیانی ئەکا بۆیە نابێ ئینسانی موسڵمان خۆی بۆ بخەڵەتێنێ ڕاستە موژدەیەکی خۆشە ئێمە بەیانی هەڵبسین سێرێکڵێ تیشکی خۆر هینی نییە یعنی چۆنڵی هێزی نییە خۆر هێزی نییە هەندێ نیشانە باسەکرێ بەڵام نیشانەکانی کاتێک باسەکرێ کە لەیلەتوڵ قەدر تەواو بووە ئەو کەسانی کە خۆی خوای گەورە بەڕەحمە هەر کەسێ خۆی ئەفەرمێ هەنگاوی وەرە بەلای منەوە من 2 هەنگاویم تۆ بە ڕۆشن وەرە من باڕەوەلە دێم ئەو کەسەی بەنیەتی لەیلەتوڵ قەدرەوە 27 خوا بۆی نووسێ یعنی ئێمە ئەبێ بۆ شێوازە لە خوا بڕوانین کە خوای گەورە بەو شێوازە یعنی تۆ چۆن گومان بە خوای گەورە ئەبێ ئێمە ئەو کەسە وایەت گومانی بەخوا وایە کە شەوی 27 ئەو شەوە شەوی لەیلەتوڵ قەدرە یعنی خوای گەورە بە نسیبیەکە پشت بە خوای گەورە چونکە خودای گەورە ئەوەندە حەز ئەکا عەبدەکانی خۆی بەرەو خۆشی ببە عەبدێک نەخۆش بێت یعنی بۆ نمونە نەتوانێت لە ساڵەکە ئەو دەڕۆژی بمێنێتەوە شەوێک بێ بمێنێتەوە خەو لە خۆی بکە ماڵ بەجێ بهێڵێ لە هەمان کاتەلۆچێ دوکان و بازاڕی هەبێت بەیانی بەهۆی ئەوە درەنگ بڕوە خوای گەورە ئەوە بێڕەحم بێت ئەوە بە زایە بە قەت بە زایی نادا بۆیە ئێمەڵین خەڵک بێ ئومێد ناکەین هیچ نەبێ بە چکە ڕیوایەتەکان هەن ئەفەرمێ لە تاکەکان نابۆی بگەڕێن و لە تاکەکانیشا لە دوای 25ەوە لە 27 ئەوانەوە هەر کەسێک بەنیەتی ئەوە بێت خوای گەورە ئینشاءڵڵا پشت بە خوای گەورە بۆی ئەنووسێ هەر خۆی بۆ خۆی نەخۆشیەکەی کەفارەتی گوناحەکانە ئەگەر نەخۆش بێت ئەوە ئینشاءڵڵا خوای گەورە بەڕەحمە ئینشاءڵڵا تەواو بێژەنگ ئەمە خێر بێ سەرچامان لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزان چۆنی تو لەگەڵ لە خزمەت قورآنی پیرۆزە جەناب لەوانەیە زیاتر لە ئێمەمانە زیاتر لە استغفرالله قرآن خوێنین سلامت بن یا رب والله الحمد لله فرصة مانگی ڕەمەزان ئینشاءالله ئینسان دەوری تیا بکاتەوە قورآن
بەتایبەت بۆ ئەجر زیاتر چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەجرەکەیش زیاتر شارە زیاترە ئەجرەکەیشی زیاترە لە دەرەوەی ڕەمەزان و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی دەوری تیا کردوتەوە کۆتا ڕەمەزان دووجار دەوری تیا کردوتەوە لەگەڵ حەزرەتی جوبرەیلە بۆ نەبێت کە سیفەتم من قورئانە خوێنمەوە ئەوە ئینشاءالله نەنکەم هەموو جارێک نمونەیەکی جوانە بۆ من احتیمالە تەماشامان کە کۆمەڵی قورئانی داناوە لە ژوورەکەیە جارێکیان لێم پرسییم قورئانانە چییە تێرێکە و ختمێکە ئەم ختمیان لەگەڵ تەلەڤیزیۆنە ئەیکەم ئەو ختمیان لەگەڵ خۆمە ئیکەم ئەو ختمی بەیانیانە یعنی سبحان الله ئەمە هیمەتێکە لەوەچێ زۆر بە زۆر گەنجانیش نەکرێت کە هەم کاتیان هەیە و توانایشیان هەیە و خوێنەواری و تەجوید و فرسەتێکی زۆریان هەیە کاک پێشنگ ئەوەی پێش مقامە خوێندت چی بوو بەڵێ شێوازی میسری بۆ ئەمە سەرەتا مەقامی بەیاد بوو پاشان مەقامی حیجاز بوو ئەم دوو مەقامە مەقامێکی هادیئن تۆزێ وەکو بڵێ خشوعێکی پێوە دیارە لە کاتی خوێندنیا قوڵگ و هەناسێکی تایبەتیش هەیە بێ ئامادەکرا و دروستە هەموو مەقامێک ئامادەکاری خۆی دەوێت ینی واتە مەقامەکە وای لێ ناکە کە ئەداکردنەکەی قورس بێت شارەزای لە هەموو مەقامەکانە هەیە بەڵێ الحەمدولله ینی تقریبا بە شێوەیەکی عام بڵێن هەر مەقامە و یعنی ئەگەر بن بۆ نمونە بە هەناسەیەکی زۆری ئاەتێک کە تۆزێک درێژ بێت و بە طبقەیەکی بەرز بوترێت هەر مەقامێک بێت توانا و نەفەسێکی زۆری ئەوێت بە هەمان شێوە بە ئاسانیش ئەتوانرێت بخوێنرێت هەر حەو مەقامە ڕئیسیەکەی کە هەیە بە ئاسانیش ئەتوانرێت بخوێنرێت ینی بەسشتمان لە قڕانێکی تر بێت چۆنێکی دیکەمان بۆ بخوێن ئینشاءالله بە شێوازی عێراقی خوێنم هەر سەرەتای سوورەتی مبارەکیە دوخان کە هەر باسی ئەم شەو پیرۆزانەیە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم حميم والكتاب المبين إنا أنزلناه في ليلة مباركة إنا كنا منذرين فيها يفرق كل أمر حكيم أمرا من عندنا إنا كنا مرسلين رحمة من ربك إنه هو السميع العليم رب السماوات والأرض وما بينهما إن كنتم موقنين
لا إله إلا هو لا إله إلا هو يحيي ويميت ربكم ورب آبائكم الأولين بل هم في شك يلعبون فارتقب يوم تأتي السماء بدخان مبين يغشى الناس هذا عذاب أليم ربنا اكشف عنا العذاب إنا مؤمنون أنى لهم الذكرى وقد جاءهم رسول مبين ثم تولوا عنه وقالوا معلم مجنون صدق الله العظيم. ماما صادلة باشترين عبادتك لشواني قدر دا بكرة أنجام بدرن عبادتك كان شين آية دعاء بكرة ياخد نوش بكرة عن هالعبادتك يتر بكرة باشترة خوي الشواني ليلة القدر وكو معلوم همو كبي أو تري عبادة هز عبادتك بكرة اشتيجي شاكا نهات واشتيك تخصيص بكرة بوتري إلا هربي أما بكرة شو أما شامنها وزارة تعين كردني عبادتك لكاتيك باش يكتر للرحمة خواي جورة أجر بوترا أبي لو كاتاناتو بشونيش بكي هي بتعقد أبي لو يعني أون دشونيش كام أجر بوترا تنها قرآن خوندن خيري زور لم الشوا وهر أبي قرآن بخواني بوي إزبار كردن للشواني ليلة القدر نية بلان اختياري هي وكو چون أو تري اختياري للشواني ليلة القدر هي وكو أويك هرچی بچێتە ضمن و چارچێوەی عیبادەتەوە خێری زۆرە بەڵام چۆن ئەوترێ باشتر هەیە و باشترین هەیە طبعاً باشترین شتێکە لەم شەوانە بکرێ ئەو عیبادەتانن کە زیاتر ڕەبتی بینی عەبد و خواکات چونکە خوای گەورە خۆی داوەڵێتە سەر ئاسمانی دنیا و داوا ئەکات لە عەبدەکانی خۆی لی داوا بکەن ئەوەی کە زۆر گرنگە بکرێ لەم شەوانە زیاتر بڵێن نوێشکردن بە شەو نوێش بکرێت وقرآن خوێندن بە هەر ڕێگەیەک بێ قورآن خوێندن جاری وا هەیە کەسی هەیە سەماعی حەزەکەی وی لێ بگرێ کەسی هەیە حەزەکەی خۆی بخوێنێ جاری وایە بە شێوازی حەڵقەییە وەکو زیکرێک ئەمانە هەم ئێسنە ضمنی ئەو عیبادەتانەوە لە هەمووشی لەوانی تریش بڵێن وەکو ئەوان وابێت دوعاکردنە هەر لە حەدیسەکە کە عایشە فەرمێ باشە ئێمە ئەگەر لەو شەوا ماینەوە چی بکەین یعنی ئەمە خۆی ئەویش ڕێگەیەکی پێڵێ ئەڵێ چی بڵین یعنی چی بڵین نەک چی بکەین أفرمي أبدو عابكا يعني أمي بيبشان دا وكفرمتي بلي اللهم إنك عفو تحب العفو فاعف عني أما كبير لم دعاء كيتو بو أمي بيفير كردو يعني بو أمي وتو بو شتيكي تريدا ورتو سيدكي اعتراف كرنا بوي كخواي جورا عفو خوشة زور خوشة يعني مروف بزانه كخوا لي خوش بو
ئێمە عنی زۆرینەی خەڵکی کاتێک کە ئیشەکە من هەموو جارێک گەڵێم هەرچی عیبادەت و بەخشینە کە ئینسانی کا تەنها بۆی کە خوای گەورە لێی خۆش بێ ئەویش ئەو دوعای پێ فێر کردو بڵێ اللهم ئینەکە عەفوون خوای گیان تۆ عەفویت تحب العفو ولا خوشبونیشت خۆشەوێ فاعف عني ئەوەی کە بەتەنیا ئەگەر بکرێ ئەڵێ فاعف عني خدای خوای گیان تۆ لێم خۆش بێ ئەمە وەکو وتن کە ئینسان بتوانێ بکات بۆیە دیاری نەکراوە کە چی عیبادەتێک بە تایبەتی بکرێ بۆی مرۆڤ عادەت وایە هەرچەندە عیبادەت خۆشەویست بێت ئینسان ئەبێ عنی چۆڵین گۆڕانکارێکی تیا بکات لەوەی کە لە دوێژەوە بچێ بۆ قورئان خوێندن لە قورئان خوێندن بچێ بۆ دوعا لە دوعاوە بچێ بۆ قسەکردن حتا ئامۆژگاریکردن لەم شەوانە ئەوەی کە ئێستا ئێمە لەم شوێنە پیرۆزین لەم کەناڵە پیرۆزین خەڵکان ئەگەر لە ماڵ و ئێستا دانیشتی بێتن ئەگەر گوێ لە ئێمە بگرن ئەوکو مامۆستا خوا پاداشتی بە کە قورئانی خوێندووە ئەوان گوێی لێگرن بەشێکە لەو عیبادەتەی کە لە شەوی لە تۆ خەترایە ئەوەی کە ئیسە مەریرە دانیشتن جەنابتان ئەگەر ئامۆژگاریەک بدەن بدەین بەگوێی کەسێکە لەوێ بزانێت بەهۆی ئێمەوە پرسیارەکەم ئێمەی ڕاگەیاندکار ئینشاءالله خێر و پاداشمان بۆ نووسێ هەڵبەت ئەگەر خۆی باڵادەست لێ ماوە بگرێت بەڵایی عنی بەتەئکید ئێمە ئەوە شتێک نییە بەبێ گومان خوای گەورە زۆر پاداشتان بۆ نووسێ ئێمە باز لە نیەت ناکەین من هەموو جارێک ئەڵێم ئینسان نابێت باز لێو بکا بڵێ کابرا بۆ ئەوەی کە دەرکەوێت بۆ ئەوەی کا وابێ بۆ ئەوە ئەمە بەڕاستی تەداخولکردن لە عیلمی غەیب من زۆر جار لە مزگەوتەکانیشان قسە دووبارە ئەەکەمەوە نابێت خەڵک بڵێ کاکە بۆیە فڵان کەس قورئانە خوێنێ پێی بڵێن دەنگی خۆشە بۆیە هەی بۆ مزگەوت پێی بڵێن ئیماندارە بۆیە خۆی داپۆشەوە پێی ئەوەی ئەمە یعنی ئەو پەڕی تۆ ئایا تۆ چوزانی وهایە تەنها نیەت دوو کەس ئەزانێ بڵێن یەکێک ئەوە خۆتی دووەمیان خوای گەورەی ئەم دوانە ئەزانێت کە بۆچی ئێمە وا گومانی ژەبن کە ئێوە نیەتان خێرە دڵنیاشین هەروایە بەڵێ بە تاکید ئێوە ئێستا وەکو باسمان کرد هەموو کەسێک ناتوانێت بێتە مزگەوتەکە دڵنیا بە هەندێکن پیرەژن هەندێکن ناتوانێت ماڵەکەی خۆی بەجێ بێڵێ هۆکار هەیە ئێستا کەناڵێکی کردوتەوە کەناڵێکی پیرۆزی ئاوەها کە گوێ ئەگرێت لەم کەناڵە پیرۆزە کە ئێوەش هۆکارێکن بۆ تەنظیمکردنی ئەم بەرنامە بە تاکید یەکێکن لەو کەسانی کە ئێوەش ئەزر و پاداشتان هەیە تەبعاً ئێمە بۆیە ئەڵێم ئەزر و پاداشتان هەیە من بێگومانم لەوەی کە خوای گەورە زۆر بەڕەحمە پاداشی ئێوەش دەداتەوە پاداشتان لای خوای گەورە هەیە بە دڵنیایەوە خەڵکانێک ناتوانن بێن بۆیە عیبادەتکردن لەم کاتا بە هەر شێوازێک بێت زۆر جار مزگە و عنی کاتێ خوای گەورە خۆی ئەفەرمێ ئینەما یعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر ئەگەر باس لە ئیعماری مزگەوت بکەی خۆ ئاوەدانکردنەوەی مزگەوت تەنها بە عیبادەت نییە باش ئەگەر خەڵکانێک هەڵسن مزگەوت بکەنەوە خەڵکانێک نێن فەرش بۆ مزگەوت بکڕن خەڵکانێک نێن شتیانێک بۆ مزگەوت بکەن ئەی باش ئاوەدانکردنەوە بەچی ئەبێت ئەمەی ئێوەش بەشێکی تر لە ئیعمار و ئاوەدانکردنەوەی ماڵەکان ئەو ماڵانەی کە ئێستا ناتوانن بێنە مزگەوت و ئیعمار و ئاوەدانکردنەوەتان کردووە بەڵێ بە تاکید ئێوە هۆکارێکن کە ئێستا کەسێک گوێی لەو قورئانە گرتی بێ چەندە خێری مامۆستا پێشەن گەشتەوە ئەوەندە خێری ئەو کەسانش گەشتووە کە گویان لێ گرتووە بەسەری هەمووشی ئەوەندە خێری ئێوە شەکا کە فاعیلی گەیاندنی ئەو دەنگەن بە خەڵکانێکی تریش پاداشتی ئێوەش باتوێ مامۆستا ماشت بەوە کرد کە ئەم شەوانە چاکەکان عیبادەتەکان زیاترە لە 1000 مانگ ئەگەر خوا نەخواستە تاکێکی موسڵمان ئەم شەوانی بە شواز لە شوازەکان بە شتێکی خراپ بووبوونە زۆر جا لەوانەیە کۆمنتێکی خراپ یان شتێک بنووسێ بوختانێک بنووسێ مەسەل لە شوێنێکا لە فەیسبووکا لە هەر شاری هەر قسەیەک بکە مامۆستا لە ئەمەش بە گوناه و تاوانی 1000 مانگ بووی ئەنووسرێت یعنی بە وریای ئەوەش بێت خۆی ئەگەر هەموو لە هەموو ڕوانەکان و سەیری قورئان و حەدیث بکەی دایمە باز لە ڕەحم و بەزەیەکە بەرامبەر بە خەڵکی تاوانبار ئێمە هیچ شتێک نەهاتووە لەوی کە بڵێ هەت کەسێک گوناحەکان لەم شەوا گوناحەکەی وەکو هەوو 1000 مانگ هەوایە وهانی هیچ شتێک نییە تە ئێمە بەڵگەی تربان هەیە کە ئەفەرمێ لە ڕەحمی خوای گەورە ئەوەیە چاکە یەک بەدەیە و یەک بە 700 خراپە هەر یەک بە یەک یعنی کەسێکە خراپەیەکە خۆ هەر گوناحی بۆ نووسێ چاکەیەکەکەی خوای گەورە زیاتر بۆ نووسێ کەواتە بەپێی ئەم دەلیلانی قورئان بەپێی حەدیثەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەڵکێک لەم کاتا کە گوناحەکات یەک گوناحی بۆ ئەنووسرێ بەڵام تەبعاً گوناه و هەڵەکان جیاوازی هەیە کابرا کۆمنتێک بنووسێت تەشیرێکی ناشرینەکە بوختانێکەکە ئەو بوختانە ئەوە پێویستی بە پاک ئەوەیە کە بێتەوە لای کابرا و اعتراف کاکە منە گوناحم کردووە باز لە گوناحەکان ناکەین چەندە گەورەیە بەڵام خوای گەورە بە ئەندازەی گوناحەکە تاوانی بۆ ئەنووسێ بۆیە لێرەوە ئەو کەسانی کە گوناهبارن کە گوناه ئەکەن خوای گەورە ڕەحم و بەزەیی هەیە پێیان ئینشاءڵڵا ڕۆژێکێت ئەوانش لەو گوناهە ئەگەڕێنەوە چونکە خوا دایمە دەرگای کراوەیە بەرامبەر بەوانیش ئێمە لێرە دەڵێین هیچ دلیلێک نییە لەوەی کە کەسێک لەم شەوانە گوناه بکە بەقەدەر وەکوی چۆن کەسێک چاکەکە خێری 1000 مانگ زیاتری هەیە ئەمیش بەقەدەر 1000 مانگ زیاتر گوناهی بۆ بنووسرێ ئەوە لە
صفەتی خوانیە بەڵام گرنگە شەوەکان زین و کات ینی زۆر وریان ئینشاءالله کە چاک ئێمە ئەوەندە ئەڵێن چونکە بەرامبەر بە گوناهباریش ینی خوای گەورە بە ڕەحمە ئێمەی خەڵکی مسلمانیش دەبێ بەرامبەر بە گوناهبار دوعای خێریان بۆ بکەین و دەبێ وایان لێ بکەین کە بڵێن ڕاستە گوناهبارن ئەوە خوای گەورە ناڵێن خوا وای لێکردون چکە خۆیان لەسەر ڕێگەیەکی گوناهن داواکەین لە خوای گەورە کە خوای گەورە ئەوانیش وا لێ بکا کە ئەگەر ئەم ساڵ فریا بکەون لە 27 تا دابنیشن چکە ئێمە لە مزگەوتەکانین مامۆستا خەڵکێکی زۆر هاتووە بۆ لامان کەوتیت ئەمە یەکەم ساڵمە ئێمە مزگەوت ئەمە یەکەم ساڵمە تەراویح حەکەم یەکەم ساڵمە کە لە لەیلەتوڵ قەدر ئەمێن بووە ئەمانە نمونەیەکن بۆ ئەوەی کە ئەمانشی کە جەنابەت باسێکی لەم شەوا کە ئێستا ئێمە باسی زوکر یادی خواکەین خەڵکانێک ئیشی خراپە ئەکەن ومێدمان وایە کە خوای گەورە هیدایەتیان با خۆشیان حرەکەیەک بکەن لەوەی کە خوای گەورە هیدایەتیان با بگەڕێنەوە ڕەحم بەرامبەر بە خەڵکی گوناهبار لە دنیا هەر پیاخەمی خۆسەم سیفەتی وا بووە يعني خۆی چەندە خەڵکی بینیوە خراپەکار بووە هەر کوتێتی اللهم اغفر لهم فإنهم لا يعلمون يا ربي خۆی ئەلیان خۆی چکەوانە نازانن بەربارانیان کردووە لە تائیب هەموو ناڕەحەتێکیان بەسەرا کردووە خوا فەرمێتی ئەگەر ئەفەرمی با هەردوو کێوی تایبم بەیەکە هەمیان لە ناوبن فەرمیتی ناخوایگیان ومێدەوارم لە پشتی ئەمانە کەسانێک بێنە دەرەوە کە موحید بن و خوای گەورە بپەرستن ئێستاوەدا تائیف کەسێکی مشریکی تیانە بۆیە ئەبێ ئێمەی شوێن کەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر ئەم نەهجەمان هەبێ بەرامبەر بڵێن خوایگیان هیدایەتیان بێ لە پشتی ئەوان هەر لە خۆیان خوا هیدایەتیان با ببنە کەسێکی داعی و بانخواست کەسانێکی خراپەکار زۆر بوون کە خراپەکار بوون ئێستا الحەمدولله سپاس بۆ خوای گەورە داعین بانخوازن و کەسانێکن کاریگەریان هەیە لەسەر خەڵکی تر ئێمە مژدایان پێدەین کە بڵێن پێیان دەڵێن خوای گەورە بە ڕەحمە دەرگای خوای گەورەش داناخرێ خوا و سیفەتەی هەیە ناخەوێ هەر کاتێک دەقەیت بێ لە دەرگا بۆ تەکاتەوە هەر کاتێکی لێی بپاڕیتەوە جوابت ئەداتەوە زۆر باش مامۆستا من پرسیارێکم هەیە عیبادەت لە ماڵەوە بکرێت باشترە یاخود لە مزگەوت بەس حەزەکەی دوای ناوبڕێک جوای پرسیار زۆر باشە بەسەر بەڵێ خۆشەویستان دوای ناوبڕ بەردەوام بین لەگەڵتانە دووبارە سڵاوتان لەبێت خۆشەویستان مامۆستا گیان با بێم وەلایەوە پێش ناوبڕەکە پرسیارێکم لێ کردوتم ئایا عیبادەتەکان لە ماڵەوە ئەنجام بدرێت یاخود لە مزگەوتەکانە ئەنجام بدرێت خێری زیاتر خۆی هەر عیبادەتە ئەو دوانە هەردووکیان لە واتای عیبادەتەکە دەرناکە بەرامبەر بە خوای گەورە بەڵام پرسیارەکەی جەنابەت ئەوەیە کە خێری کامیان زیاترێکە بە دڵنیاییەوە ئێمە ئەڵێن خێری مزگەوت زیاترێکە لەبەر ئەمانە بۆ ینی خێری مزگەوت زیاترە چونکە حدیثمان هەیە کە فەرمێ هەر کەسێک بەرەو مزگەوت بڕوا بە هەنگاوێکی خوای گەورە خێرێکی بۆ نووسێ بە هەنگاوێکی خوا گوناهێکی لێ ئەسرێتەوە ئەمە یەک دوو کە ئەچیتە مزگەوت سنەتی تەحیات المەسجد هەیە سێ کە ئەچیتە مزگەوت لە مزگەوتە شەو نوێژەکان بە جەماعەت هەن ڕاستە لە ماڵەوە شەو نوێژەکرێ بەڵام باسمان کرد نوێژێکە بە جەماعەت خێری 27 نوێژی تری هەیە لە مزگەوتە هەندێک جار زیاتر ئەتوانێت عیبادەت بکەیت لەبەرەوەی ماڵ و مناڵ مەژۆڵت ناکە هەندێک شتی تر مەژۆڵت ناکە ئەمانە چەند هۆکارێکن بۆ ئەوەی کە بە تەئکید مزگە و عیبادەتکردنتیای خێری زیاترێکە بۆ ئافرەت ئێمە حەدیثمان هەیە کە بەڵام ئەمە تعمیم ناکرێت لەبەر ئەوەی ئەمیشیان ئێمە ئەتوانین بڵین زروب بۆ زروب فەرقەکە ڕاستە حەدیثێکی پێغەمبەری خوای ساڵم بکە فەرمێ باشترین شوێنێک بۆ ئافرەتان بۆ نوێژکردن ماڵەکانی خۆیانە ئەمە ئافرەتی جاری وهەیە لە ماڵ و ناتوانێت عیبادەتە بکە نفسی ئینسان وایە لە شوێنی قەرەباڵغیا جەماعەتە مرۆڤ وایە هەتاوەکو پێی نەڵێ بڵێ جاری وایە پێی نەڵێ سوبحان اللهەکە بیری ئەچێتەوە لە ماڵەوە بەتەنیا بیری ئەچێتەوە بۆیە ئەگەر لە مووقیف و کات ئەیگۆڕێ زروفێک وا بێتە پێشەوە ئافرەتان بێنە دەرەوە بۆ مزگە و فیتنە ڕوو بدا ماڵەوە باشترە زروفێک وا بێتە پێشەوە کە ئافرەت ئەمن و ئاساییشە و وەزعێک باشە و خەڵک ئەتوان ئافرەتان ئەتوان بە سەلامەتی بەبێ فیتنە دروستبینی فیتنە بێنە مزگەوت و بگەڕێنەوە مزگەوت باشترێکە کەواتە ناتواندرێ ئەم قسە زۆر هەڵەیە جاری وا هەیە بوترێ ئافرەتان بوا خێتێکە کە لە ماڵەوە بن یعنی تەعمیمکردنی حەدیثێک بۆ هەموو شوێنێک بەشێکی تر لە هەڵەی زانا بەشێکی تر لە هەڵەی ئەو بانخوازانە ئێمە ئەتوانین بڵێن شوێنی وایە لادەیە شوێنی هەمووی خزم و کەسوکارن خەڵکێکی زۆر چاکی تەیە بەشی ژنان جیایە هەتا دەرگاشی هەیە تۆ بڵێ لێرا تێکەڵە بن ئەی چی لە بازاڕەکەی ئەی چی لە ناو کۆڵانەکانەکە یعنی تۆ ناتوانانی کاتێک ئەگەر ڕێت لە مەگر ئەبێ ڕێ لەمانێت تیژ بگری بۆیە کاتەکان ئەگۆڕێ ئەگەر ئەو ئافرەتانەی کەیەن بە شێوازی جلوبەرێکی شەرعی بێنە ناو مزگەوتەوە شوێنیان جیاواز بێ عیبادەتی تیا بکەن بە دڵنیایەوە ئافرەتانیش لە مزگەوتە خێریان زیاترێکە خۆ ئێمە نمونەمان زۆرە کە ئافرەتان لە ناو مزگەوتە فێری بێجگە
ئەوە فێریشتی تریش بوون فێری بەخشین بوون لە مزگەوتە فێری داپۆشین بوون لە مزگەوتە وێ لە وتاری تر ئەگرن ڕەفیقیان بۆ دروست بووە چەندەها سوودی تر هەیە کە لە ناو مزگەوتە بۆتە هۆکاری خێر و بەرەکەت بۆ ئافرەتانیش بۆیە تەنها ئەو قیاسانە هەیە هیچ شتێک ڕوو نەدا مزگەوت باشە ئەگەر خوا نەخواست شتیانێکی تریش ڕوو بدا ئەو باز لە نیەتیش ناکەین بڵێن نیەتی بۆ چییە چکە باسمان کردمان ئێمە نیەتیان ناخوێنینەوە بەڵام ئەگەر فیتنەی ڕووبدا خوا نەخواستە جاری وێ ئافرە بە جلبەرگێکی ناشەرعیەوە بێ بۆ مزگەوت لە دوو کۆڵانەوە تاوەکو بێتە مزگەوت ئەوە تا خەڵک ئەیبینێ بێتە ناو مزگەوتیشەوە لەوێ هەر خەریکی شتێکی بە تەکید بە دڵنیایەوە ماڵەوە بۆ ئافرەتان باشترێکە لەوە بەڵام ئەگەر وانە بێ مزگەوت بۆ پیاوان بۆ ئافرەتان چونکە لە حەدیث هاتووە کە مزگەوتی پیاغەمبەر خەڵسەڵەم ئافرەتیشی تیا بووە فەرمیەتی سەفەکانی پێشەوە با پیاوان بن ناوەڕاست بە مناڵ بێت بەشی دواوە بە ئافرەتان بێت کەواتە ئەمە قسێ دەلیلە لەسەر ئەوەی کە ئافرەتان بەشداری جمعە و جەماعەتیان کردو و هاتوونەتە ناو مزگەوتەکانەوە حتا بەشداری جەنگیان کردووە بەشداری زۆر لە مناسبەتەکانیان کردووە بۆیە ناتوانین بە تەعمیمکردن بە عام بوو وترێ ئافرەتان دەبێت نێنە مزگەوت ناشتوان دێ بە عام بڵێ ئەبێ هەمویان بێنە مزگەوت زۆر باش کاک پێشنگ قورئان خوێندن بە تەفسیر و تا چەند تام و چێژێکی ڕۆحی زیاتر ئەبەخشێت بۆی کە زیاتر بمێنیتەوە لە ئاەتەکانی قورئانی پیرۆز لەوەی کە خۆی باڵادەست بۆ ئێمەی بەیان کردووە ینی سێرەکەیکە بە تەفسیر و خۆی باڵادەست هیچی نەپەڕاند ینی ئەگەر زۆر بەوردی لێ بیتەوە بە کودێکی پەتی لێی تێبگەی فعلا شێخی شەعراوی کە یەکێکە لە مفەسیرە گەورەکان ڕەحمەتی خوای لێبێ لە مەجلیسێکە دوای ئەوەی کە قورئان خوێنرێت یەکێک لە قاری گەورەکان شێخ محەممەد شەحاد قورئان خوێنەی دوای ئەوە ئەو محاضەرەی تەفسیری هەیە بە خەڵکەکە فەرمێ ئەوەی کە گوێتان لێبوو تەفسیر بوو بە دەنگ بە ئاوازەکان ئەمەی ئێستا وەکو بڵێ نەزەریەکەی کەلیمە بە کەلیمەیە تەفسیرەکرێت مەبەستی لەوە بوو کە ئەو قورئان خوێنە کە توانیوێتی ئەو پەیامە بگەێنێ کە لە قورئانایە بەو کەسێکی گوێی لێ ئەگرێ بەپێی مەشهەدەکان بەپێی قورئان کۆمەڵێک مەشهەدی زۆر زۆریتیا ئینسان یەک بێگەتوانی لەسەر هەمویان بوەستێت و بیری لێ بکاتەوە لە قسەی ئەنبیا و چیرۆکی پێغەمبەران لە گفتوگۆی نێوان پێغەمبەران و قەومەکەی گفتوگۆ و مناجاتی پێغەمبەران و عەبدە ساڵحەکان لەگەڵ خوای گەورەیە مەشهەدی قیامەت مەشهەدی بەهەشت دۆزەخ ئەمانە مردن ئەمانە هەمووی کۆمەڵێک مەشهەدی جیاوازە کۆمەڵی ئیحساس و تێڕامان ئەیا بەو کەسەی کە ئەی خوێنێتەوە و کەسەی گوێشی لێ ئەگرێ جا قاریەک ئەگەر بتوانێت لە تەفسیرەکە حاڵی بێت ئەگەر زمانەکە بزانێتە و تەفسیرەکە حاڵی بێت و ئەو ئیحساس و ئەو معنایە با بە گوێگر کە پێویستە بیگەێنێت بۆ کەسێکی گوێی لێگرێت ئەو مەشهەدانی کە عەزابە پەشیمانیە پاڕانەوەیە بە شێوازێک بێ کە حوزن و وەکو بڵێ دەنگێکی حەزین و دەنگێکی پەشیمانی پێوە دیار بێ ئەوەی کە خیتابێکی بەقوەتە یا ئەیوهە الناس ئینزارە حکم دابەزاندنە مامۆستا شارەزاترە یعنی ئەمانە بە مەقامێک بە سەوتێک بە باسێکی تر باسی ئاسمانە مەلەکوتە سەماواتە تەنانەت شێخ مستەفا ئیسماعیل ئەوەنە عالم و ورد بووە مەلەکوتە سەماواتی وەلئەرض بە تەبەقەیەکی بەرز و بە قووەتێکی ئەوەی خوێنێ اینجا کە دابەزێتەوە بۆ زەوی باسی زەمی نەکرێت و عەرز و مرۆڤ و ئیتر ئەمانەکرێت دەنگی نزم ئەکاتەوە ئەمە طبعا هەتا وەکو قورئان پێغەمبەری خوا فەرمێ زەیونوا القورئان بئەصواتکم ئەمە ڕازاندنەوەیە بەڕاستی کە هەتا وەکو ئەم وردەکاریە بکرێت زیاتر خزمەتکردنە بە قورئان ئەمەش گەر لەوەی چێژێکشیا بە قورئانەکە لەوانەیە کەسانێک کە عەرەبی نەزانن لی تێبگەم بێگومان دروستە باوسەیان ئادابەکانی موسڵمان بۆ چوونە نێو مزگەوت بۆ مانەوەیان لە نێو مزگەوت موسڵمانان یاخود با بڵێن باوکێکە منداڵەکەشی ئەبات یان خوشکێک لە مزگەوت ئەمێنێتەوە کۆمەڵێک ئادابەیەک پێویستە پارێزێت موسڵمانێکی دیکە برایەکی و خوشکێکی دیکەی بێزار نەکات یان بەشا لە شازەکان ئاگاداری مامەڵەکردنی بێت خۆ پرسیارێکی جوانە ئێمە هەموو جار لە مزگەوتە ئەم هینەمان هەیە ئەم قسەکردانەمان زۆر دووبارە ئەکەینەوە لەوێ بەڵام شتێکی باشە ئینسان بتوانێت باشترین شوێنێک کە تێی ئەچێ ئێمە هەمومان
زۆر ئەب نمونەی دنیا ئەهێنمەوە بە نمونەیەکی تر ئینسان ئەگەر ئیمانێکی تەواوەتی بۆ دروست بێ ئەتوانێت شوێنە مقدسەکان پارێزگاری لێ بکات هەموو جارە وتومە جاری وایە خەڵکانێک کە ئەستە ماڵی کەسێکەوە کە تۆزێ ئاستێکیان هەیە هەر لە ڕێوە بەیەک وڵێن ئەچیتە ئەو ماڵە دەنگەدەنگ زۆر نەکەن ئەوە ئەچین ئەو ماڵ بە حیامان نەچێ ئەچینە ئەو شوێنە لەوێ هەر لە خۆ هەڵنەسن دەستکاری شت بکەن ئەوە دایک و باوکەکان مژگەی مناڵەکانەکەن یان جاری وایە پیاوەکە بە ژنەکە لێ ژنەکە هەر لە خۆ هەندێک قسە هەیە نەیکێ ژنەکەش بە پیاوەکە لێ ئامان تۆش لەلای ئەو ماڵی دانیشتووی حیامان دەبێت ئەمە سەیرەکەی بۆ شوێن شتێکی دنیای ینی ماڵێکە کە هەر ماڵێکی مرۆڤێکی ترە بەڵام پلە و مەقامی لۆچە لەو کەسێت تۆزە بەرزتر بێ ئەی ماڵی خوا یعنی ئەمە لێرە ئەوەیە یعنی ئەو هەموو ئادابەی کە ئێمە بۆ یەکتری باسی ئەکەین کە چینە ماڵی فڵانکەس ئاگامان لە خۆمان بێ ماڵی خوا زۆر ئەولادێکە کە هەر ئەو ئادابانی کە خەڵکی ئەچن بە ماڵی یەکتری جێبەجێ ئەەکەن ئەم ئادابانە بێنەوە بۆ ناو مزگە و جێبەجێکەن بەڕاستی مزگە و ئیتر ئەوە هیچ پێویست بە شتێک ناکە لەوەی کە زۆر جوانە کە باست کرد ینی حەق وایە کە باوک کە مناڵ ئەهێنێ بهێنێت لەگەڵ خۆیان داینە یعنی ناشەرعی نیە زۆر جار ئەڵێم مناڵ با لە بینی گەورەکانە بن بۆ ئەوەی فێر بن هەز بەوە بکەن کە ئەمانە بوونیەتیان هەیە چونکە تۆ مناڵ ئەخیتە ناو مناڵەوە هەر شەڕێکەکە و دەنگەدەنگ ئەکا بەڕاستی ئادابی مزگەوت یعنی زۆر گرنگە ئینسان وەکو چۆن ئەوەی کە ینی خۆی فێری ئەوە ئەکا کە فێری شتێکی زۆر گرنگ ئەکا خۆی فێری ئەوە بکە کە ئادابی مزگەوت چۆنە ئەش زانرێ بەڵام جاری وا جێبەجێ ناکرێت لەوەی کە ئینسان یەتە ناو مزگەوتە بە تایبەتی ڕەمەزانان قەرەباڵخە هەوڵ بدرێت ینی زۆر مادەم تەراوی حەکرێت ئینسان بە ڕۆژووە مرۆڤ داوەکو دیوە ڕتاوەکو ئێوارە خواردنێک نەخوا کە بێتە هۆکاری بێزارکردنی بەرام ئەو کەسانی شوێنەکان بۆنێک نەبێ کە خوانەخواستە بێزاری بەرامبەرەکەی تەنیشتەکەی بکات چونکە مەلیا دراوسین و دەنگەدەنگێکی وا نەکرێ و ڕاکشانێک بە شێوازێک جاری وایە لە ناو مزگەوتە خەڵک قورئانی هێنا و زۆر جار پیان ئەڵێن کاکە قورئان بخەنە عەرزەکە قورئان لە عەرزەکە دامەنێ قورئان با لە ئاسی سنگتان بێ هەڵی ئەگرن با بە لای گیرفانتانەوە نەبێ جاری وایە مناڵ دەهێنرێ بۆ مزگە و ینی مناڵێکە نافامێ لەوەی کە ئایا لەکوێ قەزای حاجی خۆی جێبەجێ ئەکا لە ناو مزگەوتەکە ینی تۆ وەکو باسمان کرد ئەو مناڵە کە بیبا بۆ ماڵێکی تر ینی نەک ئەوەی کە پێی هەڵ ئەگرێ وەکو حەفاظەت دوانسیانێکی احتیاج لەگەڵ خۆیان ئەبا بەڵام کە بۆ ئێرە بۆ مزگە و ئەڵێ پێویست ناکە کاتێک کە ئەو شتە ڕوئەدا خەڵک هەمووی مشەوەش ئەبێ بۆیە زۆر شت هەیە بەڕاستی لە شکن لە مەقامی مزگە و ناوەشێتەوە کە مرۆڤ بە تایبەتی تر مسلمان یعنی هەر نەک ناو مزگە و مامۆستا بەڕاستی تۆ سێری لە دەروی مزگەوتیش بکە من هەموو جارەڵم کاکە ینی بەڕاستی تۆ سیارەکانتان تۆزێ جوان ڕابگرن ینی سەر جادەکانی پێمەگرن یعنی کاتێک کە ئەم ئەلحەمدولیلا خەڵکی کوردی خۆمان زۆر مسلمانە ئاو ئەهێنێ خورما ئەهێنێ کاکە ڕەحمەتان لێ بێ ئەم ئاوە قومێکی لێ ئەخۆنە فڕی مەدەن بەدەستانەوەیە کە ئەڕۆنە دەرو لە سەر جادەکە فڕی مەدەن چونکە هەموو خەڵکیەک تالیبی مزگەوت نییە خەڵکانێک هەیەتە دەرەوە کە ئەڕوا لێ و ئەڕوا سەیر ئەکات دبەکەوتووە سیارە هەمووی بە شێوازێکی زۆر ناڕێکی ڕاگیراوە دەڵێ باش ئەمە مسلمانەکانن ئاوەهاکەن خۆی لە ئەسڵا مسلمانە بە فێری تەنزیمت کە بڕواکەن هەموو ئەم ڕۆژەی کە ئێمە ئەگرین بۆ تەنزیمکردنی ژیانی ئێمە عیبادەت بۆ تەنزیمکردنی ژیانی ئێمە بۆ پاکوتەمیزیە بۆ ڕێکوپێکیە بۆ سیحەتە ئەبێ ئەمە پێمان بڵێ کە لە دەرۆژ بۆ شێوازە بین زۆر جاری وا هەیە سیارە وا ڕاگیراوە کە خەڵک هاتووە وتێتی ئەبانە هەر نوێژ نەکەن باشە بەرحاڵ ئەمە شەرت نییە هەمووی وەهابێ لەوە ئەچێ ئەگەر 2000 خەڵک ڕوو ئەکاتە مزگە و 500 سیارێتە ناو مەتیقەیەکەوە بە تاکید 10 سیارێتیە لا ڕاگیرێ ئەوی تری خەڵکانێکی ئاسبەرسی تیا هەیە قسەکە لەسەر ئێمە ئەمانەی و مسلمان هەمی باش بێ ئێمە طموحمان وایە کە مسلمان هەمی باش بێ ئەم ئادابانەی کە جەنابەت کە پرسیارە کردووە بکرێ لە ناو مزگەوتە مرۆڤ بتوانێت بۆنی خۆش بێت ینی شتێک نەخوا کە وەکو سیر و پیاس و حتا من زۆر جار ئەڵێم کاک جگەرە لە بەردەم مزگەوتەکان مەخۆن و خێرابێنە ناو مزگەوتەکە یعنی بەڕاستی برایگاوتی بامەستا تۆ باسی سیر و پیاز دەکەی وڵای جگەرە بۆنی زۆر خراپتێکە لەوە کاتێک کە ئەی خۆیت و یەکسەریتە ناو مزگەوتەکە و بۆنەکەی بڵاو بێتەوە بە تایبەتی مزگە و پاکە هەر شوێنێک کە پاک بێت بۆنی ناخۆشتیایە زووتر بڵاوە بێتەوە ئەو لەفەرە خێ لە پەنایە ئەوەسێت ئەمە هەر کارێکی زۆر ئێمە باز لە حەڵاڵی و حرامەکەی ناکەی تازەوە توش بۆ ئەیخوا باز لە ناپەسەندیەکەی ئەگەین کە ناپەسەندە مرۆڤێک لە بەردەم دەرگای مزگەوتەکە جێرەکە و حتا ناکە ئەو پاشماوی جگەرەکەش بخاتە ناو سەڵتێکەوە کە زۆرینی مزگەوتەکان سەڵتی شیتیا هەیە ئەوە ناکرێت ئەم هاتنە بەم شێوازە
ئێمە ناڵێ نوێژەکەی دروست نیە، یعنی با ئەو هەندێک قسە بکرێت بەڕاستی گوناحە، دەڵێن ئەم کەسە چەندە عیبادەتەکەی ئەکا بە پێی ئەندازەی عیبادەتەکەی خێریەکە بە ئەندازەی ئەم ناڕێکیەی ئەم ناباشیەشی گوناحبارە بێ. عیبادەت بە شوێنی خۆی و ئەم ناباشێشی بە شوێنی خۆی بەگەر لە کۆتاییە بێت. زۆر باش کۆتا پرسیاری خۆم ئەەکەم بە سەرتاشە ئاماژەت فکر کە ئەم شەوە شەوێکی گەورەیە، خوای گەورە لە لەوح المەحفوظە مردن و ژیان و تەنانەت ڕووداوەکانی کەسەکانی دیار دەکات. ئایا دوعاکردن لەم شەوانەدا کاریگەری لەسەر ئەو دەبێت کە لە لەوح المەحفوظدا دەنووسرێت؟ هەڵماوساگە خۆش شتێکمە بێ هەر ئاماژەی پێ بکرێت. لەخت بەسەر چاو زۆر چاکە دوعایەکێک لەوانەی کە خوای گەورە زۆری پێخۆشە، دوعا گەورەترین عیبادەتێکە، دوعا سیلاحی ئیماندارە. ئەوە بڵێن ئەوە زۆر شتێکی هەیە، باسی ئەوە ناکەین. هەر شتێکە خوای گەورە نووسی بێتی، خوای گەورە خۆی ئەزانێت کە ئەمە ئەو شتە ڕوئەدا. خوای گەورە عەلیمە، یعنی خوای گەورە خراپەی ناوێ، بەڵام شارەزایە، ئەزانێت کەسەکە چی ئەکا. خوای گەورە نایەوێ ئەو شتە ڕووبە، بەڵام خوای گەورە ئەزانێت چی ڕوئەدا. دوعاکردن ئەوەکو ئەوتێ حتا قەزا و قەدەر ئەگۆڕێکەوەی کە تەقدیر کراوە ئەگۆڕێت. دوعا هەموو ئەو شتە ناڕەحەتیانی کە لە ژیانی ئینسانە هەیە بەهۆی دوعاوە ئەڕوا، و ئەو هەموو خۆشیانی کە لە ژیانی ئینسانەیە بەی هۆی دوعاوە خوای گەورە نازڵی کاتە سەر ئەو عەبدە. بۆیە باشترین کاتێک ئینسان دوعای تێکە ئەم شەوانەیە و هەموو کاتێک دوعاتیا دروستە، بەڵام کات بۆ کات فەرقی هەیە. لە گەورەی ئەو حەدیثێک تەنها گە لە کۆتاییەکە باز بکەین کە باسی ئەو کەسانە سوپاس بە خوای گەورە مژدەی خۆشیان پێ بین کە لەم شەوانە قامەی لەیلەتوڵ قەدرەکەن، کە قامە پێی ئەوترێ نوێشکردن ئەوانەی کە قیامەکەن و ئەوانەکەن. خوای گەورە لە حەدیثەکە عەفو ئەفەرمێ من قام ليلة القدر إيمانا واحتسابا، لێرەشە هەر باسی ئیمان و احتیسابەکە کە زۆر گرنگە. غفر له ما تقدم من ذنبه، خوای گەورە لە گوناهەکانی پێشووی خۆشە بێ کە زانایان دەفەرمن ئەو گوناهانە کە حەق اللهە، نەک ئەو گوناهانەی کە حەقی خەڵکیە. کابرای قۆڵ لە بازاڕە ڕۆژ قۆڵی 10 نەفەر ئەبڕێت و دوو لە ڕووی ئەو بڵێن دزی ئەکا، دوایی بێت قامەیەکی لەیلەتوڵ قەدر بکات، بەمە خوای گەورە لی خۆش نابێت. تەنها بینی خۆی و خۆی نوێژێکی کەم کردووە، ڕۆژێکی کەم گرتووە، ناپەسەندێکی بەرامبەر بەخوا کردووە، نەعوذ بالله، ئەمانە خوای گەورە لەوانەی خۆشە بێ. بۆیە حەدیثەکە فەرمی هەر کەسێ ئەم شەوەی تیا ئاوا زیندوو بکاتەوە ڕابۆسێت و نوێژی تیا بکات، خوا بە ئیمان احتیسابن. ئیمانەکە ئەوەیە کە عنی بڕوای وابێ کە ئەمە ئیمانی پێیتی کە ئەمە عیبادەتێکی خوای گەورە احتیسابن، ئەوەیە کە وا حساب کە ئەمە خوای گەورە پاداشێداتەوە، یعنی بۆ لیلا بێ، بۆ ئەوە نەیە کە خەڵک پێی بڵێ چۆنە وت باس ماکەن، ئەمە تەنها خۆی ئەزانێ. غفر له ما تقدم من ذنبه، خوای گەورە لە گوناهی هەموو ئەو کەسانە خۆش بێ کە ئەم شەو بەخەبەرن. یارمەتیشمان بە شەوی 27 بگەین، خوای گەورە ئەجر و پاداشتی ئێوەش باتەوە، دەستان خۆش بێت. بۆ ماندووبوونتان ئەم ئیشەی خۆتان بەکەم سیر مەکەن، دڵیان بەکەم سەیری ناکەن، لەبەرەوەی بەشێکە لە دەعو بانگەواز دەگەیەندرێت لە ڕێی مینبەرەکانەوە، کە ئەمەش بەشێکە لە مینبەر کە ئێوە پێی هەڵ ئەسن. خوای گەورە ئەجر و پاداشتان باتەوە، پاداشتان لە دنیا بداتەوە و پێش قیامەت. یا ربی سلام ماوەستا دلێر هەمە کاکەبرا لەگەڵ ماوەستا پێشنگ سەرکەوت بەخێبن یاخوا زەمان کۆتایی مەجلیسەکەمان بە قورآنی پیرۆز بێت. هەڵبێت مامۆستا بەنامەکەمان درێژێ بەس ماوەستا بێ بچێتەوە بۆ مزگەوت پێشنێژ و تارخێن یاخوا دەستی خۆش ماوەستای سەرکەوتجا من بێت داوای لەو لە ماوەستا پێشەنگیش کەم کە خوای گەورە پاداشت باتەوە، دەستی چاوت خۆش بیاخۆ بۆ قورآن خوێندنەکەت و بۆ هەموو شتێکت و دەستی ئەم دادە و مامۆستاش خۆش بیاخۆ، دەستی ئەوش خۆش بیاخۆ، سەرکەوت و بخوا سەلام بیاخۆ بەڕێز مامۆستاگە مامۆستایان بە قورآنەکە بخزمەتە. أعوذ بالله من الشيطان الرجيم. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم أولئك هم الفاسقون. لا يستوي
أصحاب النار وأصحاب الجنة هم الفائزون لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر سبحان الله عما يشركون هو الله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم صدق الله العظيم بەڵێزان و خۆشەویستانمان بەرنامەی سی گەوهەرمان پێشکەشکردن لە خوای گەورە دەپاڕینەوە کە تاعەت و ڕۆژی هەموو لایەکتان قبول بێت ئینشاءڵڵا و ئەم شەوانەش هەموو لایەکمان زیندویان بکەینەوە بە عیبادەت و بە پەرستش خوای گەورە یارمەتی دەرمان بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین تا شەوێکی تری مانگی ڕەمەزانی پیرۆز خوای گەورەتان لەگەڵ بێت. خواحافیز.